نەخۆشەکە بەیانیان لە تاو ئازار و ڕقبوونی پشتی ئەڵێ ناتوانم لە جێگاکەم بێمە دەرەوە. ئەم نەخۆشیە تووشی پیاوانە بێ بە زۆری و لە تەمەنی 45 ساڵ کەمترن. سڵاوتان لێبێ، من دکتۆرە لاوێنم، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزم لە تاوەری تەندروستی سمار. ئەم ئازارانی کە باسمان کرد هی ئەو نەخۆشانەیە کە پێیان ئەوترێ ئەنکایلۆزین سپۆندیلایتس، واتە بەمۆمبوونی بڕبڕەی پشت. بەمۆمبوونی بڕبڕەی پشت یەکێکە لە نەخۆشیە ڕۆماتیزمیەکان کە تووشی بڕبڕەی پشت و جونگە حەز و پشتێنە بێ. ئەم نەخۆشیە وەکو وتمان بە زۆری لە پیاوانە هەیە و لە تەمەنی گەنجا هەیە. ئەو نیشانەکانی ئەوەیە نەخۆشەکە بەیانیان ئازار و ڕقبوونیەکی زۆری پشتی هەیە بە شێوەیە کە ناتوانێت لە جێگاکەی بێتە دەرەوە و ئەم ڕقبوونە بەلایەنی کەمەوە بۆ ماوەی نیو کاتژمێر بەردەوامە بێ و ئەبێ ئەم نیشانانی بۆ ماوەی کە زیاتر لە 3 مانگیش هەبێ و جاری وایە نەخۆشەکە ئەڵێ و تۆپی سنتەکەمێش هەر جاری و لایەکی بۆ جاری لای ڕاستە و جارێ لای چەپە لەگەڵ یان نیشانەی تری هەیە بۆ نمونە نەخۆشەکە ئازاری شان و خۆڵی هەیە، ئازاری ملی هەیە، ئازاری قاچی هەیە و نیشانی تریشی لەوانەیە هەبێ لە دەرەوەی جونگەکان. بۆ نمونە هەوکردن و سوربوونەوەی چاوی زۆر زوو بۆیە نەخۆشەکە، یاخود تەنگە نەفەسی بۆیە، یاخود ئازاری ناوسکی هەیە نەخۆشەکە. بۆ دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە پێویستمان بەگرتنی ئەشیایی تەنووری هەیە بۆ نەخۆشەکە. تەنیا بە ئەشیایی تەنووری ئەتوانین بزانی کە ئەم نەخۆشیەی هەیە یاخود نا، و یاخود فەحسێکی جینی هەیە بۆ نەخۆشەکە ئەکرێ HLA-B27 پێوترێ. ئەم جینیان هەیە نەخۆشەکە لە سایانەوەی ئەو نەخۆشانەی کە تووشی ئەم حاڵەتە ئەنکایلۆزین سپۆندیلایتسە بن، ئەم جینیانتیا پۆزتیڤە بێ و ئەبێ نیشانەکانیشی بۆ ماوەی زیاتر لە 3 مانگ هەبێ و لەگەڵیشە هەنێک نیشانەی تر وەکو وتمان نەخۆشەکە کێشەی سوربوونەوەی چاوی هەیە، دوای ئەو ئەچێتە لای پزیشک دەرەکەوە کە ئیلتیهابی هەیە چاوی و یان کێشەی ئازاری ناوسکی هەیە دەرەکەوە کە هەوکردنی کۆڵۆنی هەیە نەخۆشەکە، یان نەخۆشی پێستی وەکو سەدەفی هەیە، یاخۆ هەنێک جار ئازار و سوربوونەوە لەسەر پێستی دروستە بێ نەخۆشەکە. چارەسەرکردنی ئەم نەخۆشیە یەکەم شت لە ڕێگەی وەرزشە. باشترین وەرزش مەلێ بۆ نەخۆشەکە و شێوازی ژیانی بۆ نمونە جێگەی خەوەکی ئەبێت تا ڕادێڕق بێت و سەرینەکەشی نزم بێ بۆ ئەوەی بە دوور بێ لەوەی کە خوا نەخواستە شکلی پشتی بگۆڕێ بۆ قەموربوون واتە کوڕبوونەوە لە پشتیا دروست نەبێ و لە سەردەم خەوتن لە ڕۆژێکە بۆ ماوەی 15 بۆ 20 خولەک لە سەردەم بخەوێ ئەمە یارمەتیەیە بۆ ڕێکی پشتی و بۆەوەی تووشی کوڕبوونەوەی پشتی نەبێ. و لە دوای ئەوە ئەگەر ئەمانەش هیچ یارمەتی نەخۆشەکەیانە، یعنی هەم مەلەی کرد و هەم شێوازی ژیانەشی هەر گۆڕی هەر یارمەتینەیە، ئەتوانین دەرمان بۆ نەخۆشەکە بنووسین هەتا ئەو ڕقبوونی کە هەیەی بەیانیان خاوتر بێتەوە بتوانێت ئیشەکانی ڕۆژانەی خۆی بکە و ئەگەر هەر بەمەش هەل نەبێ و دەرزی بایۆلۆجی هەیە کە ئەیرێ بە نەخۆشەکە هەتاکو کۆنتترۆلی نیشانەکە و شێوازی ژیانی نەخۆشەکە بکات. سمارت وەرچەرخانە.